لە عێراق فەیسبووکیش خرایە ناو یاسای سزاکان. ئەنجومەنی دادوەری عێراق لە مەودووە گوێندان و سوکایەتیکردن و هەڕەشەکردن لە ڕێگەی فەیسبووک بە تاوان هەژمار دەکات و بە گوێرەی یاسای سزاکانی عێراق مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. پسپۆرەکی بواری ڕاگەاندن لەگەڵەوەدایە یاسایەکی هاوشێوە لە هەرێمی کوردستان بۆ ئەم جۆرە تاوانانە دابدرێت. لە هەموو وڵاتانی دنیادا ئازادی تا ئەو کاتە ئازادی کە پێشێڵی مافی بەرامبەرەکەت نەکەی لە کاتێکدا تۆ تەشیرت کرد بە کەسێک یاخود پێشێڵی مافی کەسێک کرد پێویستە بەرامبەر بۆش یاسایەک هەبێ تۆ سزا بدات. ئەگەر وا بێتن دەبێتە بەربڵایی و بەڕڵایی لە نێو تۆڕە کۆمەڵاتەکان. بوونی یاسایەکی لەو شێوە بۆ کوردستان زۆر زەڕورە بە تایبەتی لە ئێستادا کە تۆڕە کۆمەڵاتیەکان بوونەتە پێگەیەک یاخو بوونە مینبەرێک بۆ تەشکیلکردنی هەموو کەسێک. لە ماوەی ڕابردوودا لە پەرلەمانی کوردستان هەوڵێکی لەم شێوەیەدرا، بەڵام هەوڵەکان ڕاوەستان. واش بڕیارە جارێکی دیکە کاری لەسەر بکرێتەوە. چالاکوانێکی مەدەنی ڕایدەگەێنێت سۆشیال میدیا لە هەرێمی کوردستان خەریکە ئاراستەیەکی خراپ وەردەگرێت و پێویستی بە ڕێخستنەوەیە. یاساکە گرنگ نییە. کارپێکردنی یاساکەی گرینگە چۆن بە چ میکانیزمێک چێ دەبێتە پارێزەری ئەم کەیسە ینی ئەم یاسایە بۆی ئەمە بڕۆکە گلانی ئەستەمێکیدا هەیە لەوەی بابەتە. بەڵام بەڕاستی سۆشیال میدیای هەرێمی کوردستان بۆتە قۆناغێکە سیاست ئابووری تەنانەت گەیشتە ئاستێەوەی پێ لە کەرنتینەکە بینیمان ڕۆژانە بڕیارن دەکەی کەرنتینە و کەی کەرنتین نییە کە ئەمە بەڕاستی شێوازێکی زۆر خراپە دەبی کۆنتترۆل کرد. بەڵام ئەمە کۆنتترۆلەش تەنها بەیەک ڕێگا دەکرێت ڕێگای هۆشیاری سۆشیال میدیایە کەمە گرینگە ئیشی لەسەر بکە. ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوکی بەرفراوان سوکایەتی و گوێندان تێدا بەربڵاوە. زیاترم کەسانش لە پشت هەڵمەتەکەون کە لە پشت ئەکاونتێکی ساختە یاخود پەیجێژی نادیارەوەن. ڕۆژانە بۆ هەموو بابەتێک سوکایەتی و گوێن بڵاو دەکەنەوە. نەوڕەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.